بەڕێزان ئەم کاتتان باش لەم بۆدگاستە تایبەتەدا ئەچینە ناو دنیای هونەر و ئەدەبیاتی فۆلکلۆر و کەلەپوری کوردی بۆ ئەم مەبەستا مامۆستا ئەسعەد ئەدۆ ئەدوێنین. مامۆستا ئەسعەد ئەدۆ یەکێک لەو کارەکتەرە گرنگ و بەرچاوانەی کە لەم دنیاەدا توانیوێتی وەکو پێویست و ئەشتوانی بڵێن زیاد لە پێویست ئەسپی خۆی تاوداوە. باسی زۆر لایەن و بوار ئەەکەین کە کەلەپور و فۆلکلۆری کوردی ڕۆڵیان تێدا هەیە. مامۆستا بەخێر بێی. خۆشبی بژیت. سوپاستان دەکەم. زۆر سوپاس. سوپاس بۆ ئەو دەرفەتە. زۆر سوپاس. مامۆستا جارێ واز لە بێژینگ بەسەر و خەزێم کەپوو بە خەزێم و ئەوانە دەینین دوای باسیارەکەین. ئابڕێم دەمەوێت سەرەتا بگەڕێنەوە سەر ئەو سەرەتایانەی کە مامۆستا ئەسعەد ئەدۆ لە لایمە چۆن بڵێ لە هیکرا لە تەلەڤیزیۆنی کەرکووک دەرکەوت. گەنجێکی وەبزانم 32-33 ساڵی بووی بەخۆ بە کراو زەمەدانیەکی قیت بەرنامەی لە کەلەپورۆت پێشکەشە کرد. باسی ئەوەمان بۆ بکە ئایا ئەوە سوتفە بوو ئەو بەرنمەیە تو چیە ناو دنیای کەلەپور و هونەری کوردی یاخود بەرنمەیەکت هەبوو یان پێشینەیەکت هەبوو؟ ناوەڵە هیچ پێشینەیەکم نەبوو، بیریشم لەوەی نەدەکردەوە ڕۆژێکدا بێتن ئەو کوڕە کرمانزە لە تەلەڤیزیۆنی دەربێ. ساڵی 1985 کاک سعدونیۆنس بەرنامەکی هەبوو لەگەر ڕەحمەتی زاهیر عەبدوڵڵای بە ناوی گۆڤاری هونەر، هەر لە تەلەڤیزیۆنی کەرکووک. ڕۆژێکی مقابلەی منیان کرد، گۆشەشیان تەرتیب کرد بە ناوی گۆشەی فۆلکلۆر. هاتنە ماڵێ ئیتر بە کە بەرنامەکەمان تەقدیم کرد، دیار بوو مدیری تەلەڤیزیۆنی ڕای لێ بوو کە ئەمن بەردەوام بم لەگەریان. لێ پێشنیاریان کرد کە لە ناو گۆڤاری هونەر گۆشک هەبیتن بە ناوی فۆلکلۆر. ئەمن ناوم لێنا کتێبی ئەمجارەی فۆلکلۆر، هەر ئەڵلقەک کتێبەشی فۆلکلۆری ئەو کاتی وەچی ئێستا نەبوو، کتێب دەردەچوو، کتێب دەهات، تەرجومە دەکرا، خەڵکی دەیخیندەوە، قوڕە هەبوو، خوێنەر هەبوو، ئێستا نییە. بەس ئەو بۆ لایەری کەلەپور و کللتورت هەڵبژارتیان ئەمن وەکو مندارە کرمانزەک لە گوندی هاتبوومە شاری، دوایە تووشی کوردایەتی و بینە و بەردە و ئیتر عەشقەکە مەوجود بوو، شتەکەم تێدا بوو وەکو مندارە کرمانز عادات و تەقالید و ستفەکەش ئەوە کرد کە ئەمن با بڵێم سەگلاوی خۆم لە مەیدانی کەلەپور تاودەم. بڵێ وەبزانم خەڵکی گوندی قورشاغڵووی ئەمن خەڵکی گوندی قورشاغڵووی مە 29 کیلۆ لە خوار هەولێرەیە. زۆر باشە. ئەنی گوندی قورشاغڵوو ئەو باگراوندەی لۆ تو بەجێ هێش کە بتوانی بچێ ناو ئەو بوارە. زۆر جوانە سوالەکە هەر چەندە من بە منداڵی هاتیمە هەولێرێ لە ساڵی 62 لە پۆلی سێ ئیبتیدایم لە هەولێرە قیندیە، بەڵام ئەو شتە مابوو، خەزینەکە مابوو، هەر منداڵیش بووم بەر لەوەی بێمە مەکتەب. ئەمن مامۆستایەکمان هەبوو، مامۆستا هەزار ڕەحمەتی لێ حامید حەسەن ئۆرمزیار شوعی بوو، چکە من جوانە مەرجی برام شوعی بوو، ئەمنی خۆش دەویست ئەمیش دەنگێکی عەنتیکەم هەبوو، شعرم دەگۆت سبەینان، بەر لەوەی بێمە مەکتەبێ شعرم لە وەچتە لە بەڕێز دەکران، داری ئازادی، ئەی وەتەن، دایک، ئیتر ئەو خولیایە هەبوو. هەندێک جار حەیرانیشم دەزانی ئەو کاتی کە هێشتان تازە منداڵ بوو. زۆر باشە. ئیتر خەزینەکە لە ژوورەوە هەبوو، هیوایەتەکە هەبوو. ئەو بەرنامەی کە لە تەلەڤیزیۆنی کەرکووک چه پێشکەشێ کرد ئەو کاتە؟ مامۆستا سعدون بوو یان بەنسبەت گۆڤاری هونەر مامۆستا سعدون بە ئیشتراک لەگەر زاهیر عەبدوڵڵای ڕەحمەتی. ئەمن گۆشەکەم وەرگرت، بەڵام ئەمن کە هاتم مدیرەکەش پێی خۆش بوو، من بەرنامەی لە کەلەپورەوە 13 ئایاری 87 یەکەم ئەڵقەم ئامادە کرد و پێشکەش کرد هەتا ڕۆژی 7/1 کە تەیارەکانی ئەمریکی لە ستۆدیۆی یان لە تەلەڤیزیۆنی کەرکووکیاندا ئامن ئاخر حەڵقە بوو 83 ئەڵقەم تۆمار کرد، 82 پەخش کرا. ئەوەی 83کە پەخش نەکرا. ئەو لەگەڵ چێ بوو؟ ینی ئەگەر غەرەد نەبم لەگە سەردار کەرکووکی بوو، ئەگەر گۆرانی بێژی میلی. بەڵێ زۆر باشە. ئەگەر باس لەو سەردەمانە بکەین، ینی وەبزانم تاکە میدیای کوردی بوو کە ڕژێمی با بڵێن پێشووی عێراق هەیبوو بۆ کورد،
لەوێت چە هەبوو ینی بابڵێن لە ڕووی ئیدارەدان لە ڕووی سانسۆر خستنە سەر بابەتەکان لە ڕووی ئەوەی کە سنوورە حدودێک بۆ کارەکانی جەنابەت دابنێت چی هەبوو ئەو کاردا زۆر جوانە هەر چەندە کاک هاشم زەباری هەیە کە کۆنترین کادیری ڕۆژنامەگەری کووردە لە ناو تەلەڤیزیۆنی کەرکووچێ کورتپەروەرە کوڕی باش بوو ئینسان لۆ خوای برێ مدیریش دەوری هەیە لە بیدایەتەوە کە ئەمن هاتمە تەلەڤیزیۆنی بە منیان گوت حەقت لە توڕاسیاتی کەرکووک نییە ئی مەسیحیان نییە ئی کاکەیان نییە ئی ئێزیدیان نییە مەبەستیان چ بوو لەوە یعنی نابی ئەمن خەڵکی ئیبراز کەم ئێزیدی بینم مەقامی کوردی برێ یان توڕاسیاتی ئێزیدیان بینم بەڵام ئوسلوبی پێشکەشکردنی من چاوچوقانی مدیر و بەرپرسەکان و ئەگەر مەتەحنەبی خۆشی بەرنامەی من بەرنامەی من بە حساب دەکرێت بە بەردی بناغەی مەدرسەی فۆلکلۆری کوردی لۆیێ ئێزیدیم سێ هینە ئێزیدی بە عەگال هاتە ناو تەلەڤیزیۆنی کاکەیم هینە گۆرانی کوردیشیانەوە بەرێ ئێزیدی سێ گۆرانی بێژی ئێزیدی لەزگین سەیدۆ شنگاری خەڵەف شنگاری ئازاد خودێدا ئی شێخان بوو مام شەوکەتم هینا ئی داقوق بوو 54 میوانی بەرنامەم هەبووە لە گۆرانی بێژ و زوڕنابێژ و نەیلێدەر و ئیتر ئەدیبەکان 54 میوانم هەبووە لە خیلالی تەمەنی بەرنامەی خۆم هەموو کتێبەکی فۆلکلۆریش کوردی یان ئی عولەمایەکانی یەکێتی سۆڤێتی ئەو کات و ئی مصر ئێستا نابینم ئەو کاتی سەقافەتی توراس سەقافەتی داستان و ئەو شتانە زۆر هەبوو لەناو هەموو ملەتانی دنیا هەبوو ئیتر بەرنامەکە سەرکەوت جەماوەری بوو و بینی خۆشمان بی منفەسەکی تەسک بوو لە بۆ خەڵکی کە مەسەلەن لە بۆ نمونە کە ئەمن باسی نێک بە شەشاگر و شان بە بڕنۆم دەکرد خەڵک دەگەشاوە ئاسمانی کوردستان ئاسمانێکی تاریک بوو ئەو کاتی زۆر دژوار بوو بەڵام هەندێک هونەرمەندی خۆمان بەرنامەکی وەکو من بەرنامەی خەڵکی تر هێدی شتێک هەبوو بەڵام بەدەست نوێژ بوو ئینسان لۆ خوای برێ بەڵام ئەمن سوپاسی برایانی تەلەڤیزیۆنی کەرکووک دەکەم لەسەر و هەمیانەوە مدیرەکە لەبەرەوەی نمونەکی زۆر بەسیتر لۆ دەینم لەزگین سەیدۆ مینە لەزگین سەیدۆ عەگالی لەسەر بوو منطق نییە تو بە عەگالی لە بەرنامەشی ئەوەی بینێ دەرێ لۆی بە زۆر زامان لێکرد هەتا عەگالمان لەسەری ناخوارێ ئەو گوتیە من بە سەرڕووتی ناتانم بێمە دەرێ لۆیە جەمەدانیەکەی بەس کە جەمەدانی بەس ئەو کات زەمەدانی سۆر مەمنوع بوو لە شاشەی تەلەڤیزیۆنی حکوومەتی عێراق بێتە دەرێ ئاگامان لێ نەبوو عەفەوی بوو ئەو زەمدیرەکار دەیوە ڕۆژەشی بە فتارم دەدەی یەکەم میوانی بەرنامەکە چێ بوو کە بەرنامەکە دەست عارەب عوسمان یەکەم میوان عارەب عوسمان بوو ئارێ وەڵا دوایە مەحموود زامدار بوو ئیتر بەس گۆرانی بێژ نەبوون تەبعان بەرێ ینی بەس گۆرانی بێژ داوەت ناکرد ئێستا دێمە ئەو بەرنامانەی کە ئێستا هەیە وەکو من نییە ئەمن کاری هونەری کاری ملی لە نێو کۆمەڵگەی کوردەواری نییە تەسویرم نەکردبی بە فلیمی 35 کامیرای 35 ملیمی کاتی خۆی کوڕێکی کۆیی هەبوو هەزار ڕەحمەتی لێبی کاک فریاد ئەوانە لەگەڵ لوقمان بەرزنجی بەرنامەی کوشت و کالیان تەقدیم دەکرد هاریکارم بوون هەر مەسەلەن ساوار کوراندن زۆڵایی ڕاوکردن لبات ئیتر ئەو هەر ئیشەکی ملی لە ناو کوردەواری هەبوو ئەم تەسویرم کردیە و پیشانمدایە خەنجەرسازی هیچ ئیشەکەم نەهێشتیە جگە لەوەی ئەدیبی کوردیشم دەهینا کە عیلاقەی بە ئەدەبی ملی هەبوو یان بە ئەدەبی فۆلکلۆری و هەروەها حەیران بێش لاوک بێش زۆرنا نای یعنی ئەمە باسی مێژوو باسی هەموو شتێکمان دەکرد زۆر باشە کتابك هەرجەنابەت باڕێن کردە دیاری ئێمە کۆکراوەی باڕێن کۆبەرهەمەکانی جەنابتە ئایا نووسینی ئەو بەرهەمانەی جەنابەت
لە دوای دەستپێکردنی بەرنامەکەت لە تەلەڤیزیۆنی کەرکووک دەستی پێکردیان پێشتر هەبوو ئەوە نە هەمبوو لە هەشتا ئەمن کاتی خۆی کتابەکەم ویستم دابنێم بەس بەداخەوە هەینی ڕقابە هەبوو لە بەغدایە هیچیان یعنی شتێکی کەمیانەوە کرد بەڵام ئەمن ئەو شتەکە ئەوەشم نەمهێش بڕوە ئەوە مەمنوعە نامیلکەیەک بە ناوی بەیتی ئەوە بەیتی ئایشێ و سەربردەی لەشکری ئەوە بڵاوم کردەوە لەسەر چ بوو ناوەڕۆکەکەی ناوەڕۆکەکەی لەسەر ئەوەیە خیانەتی لەشکری لە سلێمان بەجی سۆران یان سلێمان بەجی هەریری بەجییان و کاتی خۆی ئیمارەتمان هەبووە بەڵام میترەوە سەربردەیەشی دوور و درێژە دوای لە ئاخیری خانزادەخانی سۆران تۆرەی برای خۆی دەکاتەوە لە لەشکری ئەو کاتی قائیدی عسکەری سۆران بووە لە ئیمارەی سۆران بەڵێ بەس ئەو ئایشە هەر یەک بیخوینتەوە زانی ئایشە بەتەڵی ڕووداوەکانە لەبەر ئەوەی تراژیدیە ئایشە گوڵ دەبیتە براژنی یعنی سلێمان بەجی سۆران ئایشەی دەینی لۆبرای ئایشە خەرشی هەکاریە دەیهینی بەڵام کە دەیهینیتن دەسیتەوێ دەیهینی ئەو کاتی ئیمپراتۆریەتی فارس هجوم دەکاتە سە بەغدایە لۆێ بەغدا دەنێری کە سوپای سۆران بچیتە وێندەر بوشی لە پەردەی بەرزی دێلی دەچیتە وێندەر هەتا دێتەوە هەموو شەوێ ئایشە بەبێ مێردەکەی لە ئەوەیدا بەیت و باوی دەگوت زۆر باش ئەو سانسۆرەی کە باست کرد لە چڕ وەک بوو بابڕێن کە لەو کتابەی لە هەموو ڕوەک بوو نەفەسی عالەمیان ئەوە دەکرد نەکووە من شاعری باش سیرۆکی باش دەیان کەسمانەمە گیرایە لەسەر شعر ئینسان لۆ خوای برێ هیچ جاری زراعەتەک لەگەرە تو کرایە لەگەرە من نەکرایە لە سەبەبەکەی لەگەرە من نەکرایە لەبەرەوەی ئەمن هەموو شتەکانی من کۆن بووە یعنی شتی نوێی نەبوو تامی سیاسەتی لە بۆ نمونە یەک جار ئەمن سەربردەم دەگوت حەکا هەر مەسەر ئەو جارە حکایەتم دەگوت جارەی دیشتەی دیم دەگوت ئەو زە حکایەتەکەم گوت بە ناوی سێگایەکە یعنی کوردەکان لە من دەترسانەوەگە من بگیرێم کە تەمسیلی تەفریقەی کوردان دەکاتن کورد ئەگەر یەکبی ناکەوی بەڵام ئەگە هەر یەکە و بەتەنێبی دەکەویتن خەڵکەکە زۆر متابع بوو یعنی لە قۆناغەکی پێشکەشکرا کە جمهورێکی یەکجار زۆری هەبوو لە بەرنامەی من یەکەکە لەو بەرنامە یەکەمانە لە ڕووی نامە چونکە منامە زۆر مهمە 1443 نامە مەزموعی ئەو نامانەیە کە بە بەریدی یان بەدەستی گەیشتیتە من دوایی ئەمن مولەخەسی ئەو 1443 کردە کتابێک بە ناوی کتێبی لە کەلەپورەوە زۆر باشە بینی خۆمان بیدەرن میوانەکان شتیشیان لەو دەینای جاران ئاوەکو یعنی ئاوە منزەرە ئەوەش کردلۆ تەنە قوزەکە لۆ بکەم ئەوەی هاتی تەکنە منزارێ ئەوی هونەرمەندەکان ئەغلبی لە تەبقەی خۆمانە کرمانزەتی کوردەواری قەرجی گوندی فەقیرحار و فیراری عسکەری حەز دەکەمەوەش بزانێ چونکە خەڵکانێک هەبوو ئامادە بوو ئەدیبەکانی خۆمان لە شاری هەولێرێ فیراری عسکەری بوون ئەگە حەزیان لێبایە لە هەولێرێ بگەڕێن لەگەرە من دەگەڕان لە بەرەوەی مەفارزەکان هەموو ئەمنیان دەناسی ئەمەیان ڕانە دەگرت بەو سەبەبەی ناوت خراپ نەڕۆیش بوو کاک ئەسەد جەنابەت ئێستا ڕەنگە خراپ بڕوە ئەو کاتی نەخێر ینی با برێن پیاوی حکومەتی بڕێن پیاوی حکومەتیان بەسی ئێستا دەکرێت لۆ لە بەرەوەی سیراعێکی ناشەریفانەی حیزبایەتی هەیە ئێستا ئەو کاتی هەموو عالم کورد بوو ئەوە شوعیەوە پارتیەوە یەکێتیەوە ئیسلامی هەمووی عشقی شاشەی تەلەڤیزیۆنی کەرکووک بوو بەوە ئەوە مەتحکردن نییە ئەوە واقعەکە مەوجودە هەمووی نەفەر نەبوو لۆ سبەینێ ئەمنی نەبینتەوە باسی بەرنامەی من نەکە ئێستا سیراعەکە ناخۆشە زۆر باشە بێجگە لەو بەیتی ئایشە خان و ئەوانە بابرێن ئایشە گوڵێ چەند بەرهەمیت کەت هەیە وەکو من 18 کتێبم هەیە بەڵام 5 کتێبی فۆلکلۆریە ئەوی تریش ئەمن گۆشەم هەبوو 36 ساڵ لە ساری 1986 گۆشەکم هەبووە بە ناوی گۆشەی خۆزگا هەر جێگا نووسینم هەبی لەو گۆشەی دەم لەکوێ بڵاوتە کردەوە
لە بیدایەت جەریدەک دەرچوو لە هەولێرێ لە ئەمانە عامەی سەقافەی کوردی بە ناوی کاروانی وەرزش کاک سەعید یەحیای ڕەحمەتی نائیبی سەرنووسەر بوو ئەمن هەم مشرفی تەبعی بووم هەم گۆشە نووس بووم دوایە هاتە خەبات دوایە هاتە برایەتی دوایە هاتە هەولێر ئیتر ئەوەلە مەزموع ئێستا کردیتمە کتێب ناوم لێ نایە ڕەوسەی تەمەن 175 ناونیشانە زۆر باشە باسی ئەوانەمان کە چیان لەو دەینە ئەو میێوانانە کە داهاتنە بەرنامەی هەر چونکە کوردەواری بوون چونکە لە دەشتێ دەهاتن لە قەزا و ناحیان دەهاتن باوەڕ تەبی بەدەستی بەتار نەدەهاتن ئەو ساوار باە گەنمە کوتا باە وەختی کەنگر و مەنگری باە بەبێ دەست ئەوە نەدەهاتن و شتەچی دیت پێ برم بەداخەوە شەڕی ناوەخۆ بووە هۆکارەکە نەمینێ ژن و زەلامی کوردستان کەلوپەلی کوردەواری خۆیان بە خۆڕایی لە بۆ من دەنارد 1010 پارسە لە ناوماری من هەبووە ئێستاش ئەگە بەرنامەکانی من تەمەشا بکەی دیکۆرەکەی هەمووی دیارە خانیەکە وەکو ستۆدیۆی ماری منە هەمووی ژن هەبووە جلی بەرجی بوچینی خۆی هینایە هەرچی کەلوپەلی ڕازاوی وڵاغیان دەهینە برام ئەمن لۆ بەرنامەکەیان دەینە ئەتو لە نایخۆ دەتپاراست تەبان لە بۆ منیان دەێت تەسویرم دەکرد چێ هینایەتی عمری چەندە خەرچی چێندەرە دوایە ئەمن عەرزم دەکرد لە ئەوەی ئێستا ئەوانە پارێزراینەوە نا بەخوای لە شەڕی ناوەخۆی بەداخەوە فۆتە هەمووی فەوتە هەمووی 1010 پارسە و معروفە ئەرشیف بەرنامەکانم هەمووی ئەوە یەک لە کارە ساتەکانی خۆمانە ڕەنگەوە یەک لە سەبەبەکان بی یەک ڕۆیشتنم لۆ دەرێ ئینجا گەڕانەوەم و تەقدیم نەکردنی بەرنامە ئەرشیفی بەرنامەکانیش نەما هەمووی لە لای هاشمیش نەما بەرێ لە لای مامەستا هاشم زەواری نەمایە لەبەر ئەوەی بە ئەوش ملاحەزەشت بدەمێ ئەمە دەبی ئێمەی کۆر ڕەغمی هەموو گلوگازاندەمان لە دەسەڵات بەڵام دەبی مەمنونی خوای بین کە شتمان پێدا لە زمانی حکوومەتی هیچ بەرنامەی کوردی نەبوو ئەرشیفێ لۆ دانرێ ئەرشیف نەکرا مەمنوع بوو بەڵام ماڵ نەبوو بەرنامەی من تۆمار نەکە ئەوە خۆشناوە بەبیرم دێ 13 ئەڵقە لە گەرۆتەی لە بۆ من هاتیە لە بادینان لۆم هاتیە عالم لە خۆی تەزیلی دەکرد ئەوەی ئێستا لە فەیسبووکی مندا هەیە هەمووی دیاری و پاژماوەکانی ئی منە لە ماڵان خۆمان کردیتەوە زۆر باشە ئەو هونەرمەندانەی کە بەرکەوتت لەگەڕیان هەبوو دەهاتنە بەرنامەی و دەستکردنە میوان باڵین زیاتر لەگەڵ چێ تێکەڵاویت هەبوو جەنابەت واللهی ئەمە شخصی تێکەڵاوی شخصیم نەبوو بەڵام بە حکمی ئەوەی خەڵک یعنی تەسەور بکەم لە ژیانمدا شنگارم نەدیتە بوو بەڵام ئەم 2003 چوویمە شنگار لەزگی سەیدۆ یەکە کە لە گۆرانی بێژە هەرە میهمەکانی ئێزیدی خانێ ئەو خودێدا لە شێخان خەڵک شنگاری خەڵک جوابی دەنات یان جەنابەت پێمی دەگوت دەیگۆ وەڵاهی ئەمە لاوک بێژەشی پێ دەزانم لە فڵانجی خەڵکی ئەو تۆم هینایە ڕەنگە 2000 هەولێری نەدیتبی یان هەر کەرکوچی نەدیتبی ئیتر بەهۆی برادەرایەتی بوو سەید کەریم بەخۆم عشقی سەید کەریمی بووم لە شایان ئەمن یەکەکەم لەو کەسانە کە کاتی خۆی لە شایکەرەی باش بووم زۆر جار سەید کەریم ئەوە بوو سەید کەریمی زۆرنای بەڵام لە پاش سەید کەریمی زۆرنا بستەوە ماڵی باوچ خۆی ئینسانێکی زۆر زیرەک بوو زۆر مەشهور بوو تایبەتمەندیەکی هەولێر و دەشتی هەولێرێ هەبوو زۆر کەسێ لێ دەدا بەڵام سەید کەریمی مەشهورە بۆیە 2 ئەلقەم بردیە مام حوسێن چێشکەی 2 جارم بردیە ئیتر هەندێک شەبوو نەدەهات گۆرانی بێژی ناوەندەم بردیتە بە کەرکوچە ناوەندە ئەوەی لە پشت سۆمان باڵەکایەتی لە باڵەکایەتی هەورەمانیم بردیە حەمە قوتووی ڕەحمەتیم بردیە لە داقوق مام شەوکەتم بردیە زۆر یعنی خەڵکی ئەو تۆ هاتی و هەندێکی شەبوو شەربین مەسەلەن لە بۆ نمونە ئەمن جگە لەوەی کە ئەو بەرنامەم هەبوو ئەمن لێکۆلەوەرەی باشی فۆلکلۆر بووم یەکەم کەسم ئەمن لە بۆ دائیرەی مدیریە عامەی سەقافە و نەشری کوردی ئەو کات
دکتۆرە کوردستان مکوریانی لەوێ جێگری سەرنووسەری گۆڤاری ڕۆشنبیری نوێ بوو. گۆڤاری ڕۆشنبیری نوێ گۆڤارێک بوو مسەدەق زانستی، یعنی دکتۆر و ماستەر کە مەقالیان بنووسی باە لەوێ دەیان نووسی لۆوی تەرفیعی علمی ببن. ئەمن یەکەم کەسم لە 1985 کە دیراسەی لاوک و حەیرانم کردیە لە گۆڤاری ژمارە 110 ڕۆشنبیری نوێ بڵاو بوویتەوە. زەمەنی زەمەنێکی زۆر خۆش بوو، هەموو عەسران کۆڕ هەبوو، کۆڕی ئەدەبی سەقافی شعر لە هەولێر. من مانگ نەبوو کۆڕی تەقدیم نەکەم. سەقافەتێک لە ناو شاری هەولێرێ هەبوو، لە سلێمانیش هەبوو بینی خۆمان بە تایبەتی وەچی جامیعە هات. باوەڕت هەبی ئێستا ئەمن ئەوەندە سارەیە کۆڕم نەدیتە. ئەو کاتی ڕەخمی مەفرەزە لە بۆ فیتەران دەگەڕا و بینە و بەردا لە 200 کەسی کەمتر نەدەهات نێرومێ. زۆر باشە، دوای دێنە سەر بابەتی لاوک و حەیران و ئەوانە کە جەنابەت شارەزاییەکی باش تێدا هەیە. دەمەوێت ئەوە بزانم کە چی یادگاریەک کە باست نەکردبی یان باوڕێن شتێکی خۆش کە لە مابینی تو میوانە گۆرانی بێژەکانتدا هەبوو، بیانی بۆ مامۆستا عەرەب عوسمان، هەمە قوتو یان باڵێن ئەو کەسانی کە هاتینەوە دەر چی یادگاریەکی خۆشە کە باست نەکردبی تا ئێستا؟ واللهی هەر یەکێک و تامەچ خۆیە بوو کە عەرەب بە حکمێەوەی هاوتەمەنمە و هاوگەڕەکمە بێشەرمیشە لە قسەکردنێ لە ناو ستۆدیۆی هەستا لە ناو ستۆدیۆی هەستا زەوەرە بە طریقەیەکی پێکەنی ناوی بتوانانی ڕایگری. زۆرە خەڵک هەبوو کاکە نەیان دەزانێ عیبی تێدانێ شتی زۆر بووە. مقابلە شت لەگەر زولەی خاخانەی هەبوو هەرچەندی پێتەگۆ ڕاوەستە ئەو هەر ڕناوەستە. ئەوەش قۆناغەکە، ئەوەش قۆناغەکەەوەی زلم بردە تەلەڤیزیۆنی ڕەنگە حەیران بێژەشی باش نەبوو، لاوەک بێژەشی باش نەبوو، بەڵام ژنەکی کوردەواری ئەو سەر و هیزارەی لەسەری دەنا زەلامانی شەرکەت بوو. خۆش بوو، زەمەنەکی خۆش بوو. یان زەمەنی مام حەسەن سیساوەی، حەسەن سیساوە گۆرانی بێژێکی زۆر کەونە. ئەمن مندار بوویمە جێم لە شریتی وی و ئەبوزێدی ڕەحمەتی بووە، ئەبوزێد دێوانە کاتی خۆی عودی لۆ لێ دەدا. ئەوە کەت بووە لە منطقەی حەدیسە لە حدودی بینی سووریا و عێراق و ئوردن. مام حەسەن مام حەسەن کاتی خۆ شەریکەک هاتبووە منطقەی هەریرێ لەکنی ئیشی دەکرد، وەچی ئەوان ڕۆیشتن لەگەرە خۆیان بردیان لە ساری 1970 لە ڕێگای وەستا مووەفەقی، لە ڕێگای کاک مەغدیدوان مەغدید کۆشناو ئەوانە هەوڵماندا بێهێنینەوە و هینامانەوە و بەرنامەکمان لۆ کرد، بەرنامەی ڤیددیۆیشمان لە بۆ کرد و بەرنامەی تەلەڤیزیۆنیشمان لۆ کرد. ئێستا زۆرترین فرۆشتن شرید لە ناو ئەنتەرنێتی ئەوە شریتەکەی منە بە ناوی ئەسمەر و مامەری وەستا موفق تۆماری کردیە. مەهەندسەکی دەنجی زۆر زیرەکە، ئەویش ئەرشیفەکی باشی گۆرانی هەیە لە هەولێرێ. ئەکرێ بڕین مامۆستا حەسەن ڕەسوول سیساوەی یەکە لە خوتبەکانی حەیرانیان لاوەک ئەنگۆچی پێدەڕێن ینی بەڕێی من ئەوڕۆ خەڵک دێتە لۆ خۆی وەسوێەوە دەکە. هەتا ئێستا ئەوە غرورە نەبی، هەتا ئێستا ئەو 34 سارە کەس لە منی تێنەپەڕاندیە، یعنی لە بۆ دیراسەکردن بی لە بۆ فڵان بی. هەر یەکە و تام و چێژی خۆی هەیە، هەر کەسێک مەدرسەی خۆی هەیە. بەڵام مامۆستا خالید زوتیاریش لەو بوارە ئیشە کرد. زۆر جوانە، زۆر جوانە. ئەسڵەن لە وەسەتی ئەدەب کاک خال ئەوە یەکەم کەس کە مەقالی لەسەر فۆلکلۆری کوردی نووسیبی ڕەحمەتی دکتۆر مارف خەزنەدار ئوستاز بووە. کاک خالیدی ڕەحمەتی تەلەبووە بەوە لەکنی مەحازەرەکی هەیە لەسەر حەیران لە چێ دێ لە چێ دەڕوە. ساری 1970 کاک خالید زوتیار وەک تەلەبەکی زیرەکی دکتۆر مارفی دێ مەقالەکی دەنووسی هەمان ڕێی دکتۆری تەطبیق دەکا یان پراکتیک دەکا. ئەوە بنووسین کە ئەمن هاتم
مشکلەی من چیە هەمووی ئەمە گەڕانە لەو دیوەخانی لەو گوندی لەو لای چیان نەبووە نەچم گوند نەبووە نەچم گەیشتمە ئەو قەناعەتەی بۆ چوونی دکتۆر معرفی ئینجا ئی کاک خالید جوتیاری دوکە تاکیدی وی دەکا زۆر ڕاز نییە لۆیێ ئەمن هاتم وەسفی حەیرانم کرد بەڵام مەدامدا هەر یەکەچی چێ بیەوێ لەو شەرت و شروت و خاڵبەندانەی کە من دامنایە تێبپەڕی ئەوە حەقی خۆیتی لۆیێ هەتا مردنی کاک خالیدی هەزار ڕەحمەتی لێبی دوو مەدرسەی حەیران هەبوو یەکە کاک خالید قیادەی دەکرد خالید جوتیار یەکیش ئەسعەد عەدۆ بەڵام خوا شاهێدە پێش مردنی بە 2 مانگ تا 3 مانگ ئەوە لە زۆر جێدیشم گوتیە کاک خالید هاتەکنە من گوتی مؤتەمەرەکی سەحەفی دەبەستم دێمە سەر قەور و قەراری و ئەوە نێزیکەی 15-16 سارە هیچ لە تومان تێنەپەڕاندیە ئیت و ڕاسترە شتەکە چییە؟ دکتۆر معرف ئینجا کاک خالید وا تەسەور دەکەن حەیران منبعەکەی کوردستانی ڕۆژهەڵاتە بە تایبەتی منتقەی دزێ نسبەتەن لە بۆ دزەیەکانی ئێرە لەوێ ڕاهاتیتە کوردستان باشوور بەڵام من ئیسپاتی دەکەم بە 8 نقطە کە حەیران ئی باشوورە بە تایبەتی دەشتی هەولێرێ و خصوصیت دەشتی دزەیاتی و تەقسیماتیشی دەدەمێت ینی لێرە دەست پێکە لە دەشتی زەیان دەست پێەکە ئەوجا ئەمن بابێنە ئەمن دەرێم دەشتی هەولێرێ تەوان کاک فەرهادجیان دەشتی هەولێرێ هەموو کەس نازانی تەقسیماتی خۆی هەیە لە زادەی شەقلاوە تا زادەی مووسڵ بەو منتیقەیە دەرێن بەڕانەتی لە زادەی مووسڵ تا دەگەیت زادەی مەخمور پێی دەرێن شەمامک لە زادەی مەخموری تا دەگەیت زادەی قوشتەپا سەنیە و مەرشەی پێدەرێن لەوێ تا دەگەیەوە شەقراوەی پشتڕێی پێدەرێن تەقسیماتە ئینجا لە ناو منتیقەی سەنیە و مەرچێ منتیقەی دزەیان هەیە لۆیێ ئەمن حەیرانم کردیت دەشتی بەڕانەتیم کردیتە باپیرە حەیران من بەعەکەی باپیرە حەیران بیدایەتەکەی چێ بووە بابی ئەو سەید کەریمەی تازە ناومانینە بابی ئەو سەید کەریمەی کۆرە بووە بەڵام ئوستاد بووە لە ساڵی چەند وەڵڵاهی دەبی لە قەرنی 19 هەندێک زار کاک فەرهاد مێژوو لە ناو فۆلکلۆر دەورە نابینی دوایە دەینە سەری تەقاروبی مێژوو لەگەر فۆلکلۆر ئەوش دەورە چیەیە کابانی خۆی دەیوێت بتوانی بە ئاسانی دان و ئاوێری بکات زۆر باشە ئێستا باسی ئەو خەریتەمان لەکنە من باپیرەکەش لۆ ئەوە بکەم باپیرە حەیران بابی سەید کەریمی بوو لە بەڕانەتی بەڵام کە مردیە 2 تەلەبەی هەبووە یەکیان ناوی بابی مەلا یەحیای ئەوەی تۆمارگای هەبوو لە مەسیفی خدر خەرە بەدراو ئەوە وەکو تەلەبە بەقاڵ بووە یەکی دیشیە هەبووە سمایلی حەمەد نەخشینێ خەرچی گوندی سمایلاوەی بووە بەداخەوە ئەمن یەکەم کەسم کە گوێم لە دەنگەکان بووە کوڕی لە شەڕی سەفینی شەهید بووە لە سەرمەرجی بووە دەنجی خۆی تەزدیل کردیە کۆنترین دەنجی دی حوسێنی عەلۆی خەزووری ئۆمەر دزەیی ماری حوسێنی عەلۆی و زەمیلی عەلۆی و فارسی عەلۆی ئوستادی حەیرانن منبعی حەیرانن بەڵام بەداخەوە لەبەرەوەی ئاغا بووینە و یعنی نەیانتوانی بێتنەوە بکە بەڵام زۆر خزمەتی حەیرانیان کردیە لۆیە ئەمن لە دیراسەکەم دەرێم ئاغەکانی دزەیی دیوەخانەکانی ئاغەکانی دزەیی دەورێکی باڵایان هەیە لە تەتویرکردنی حەیران لەوێ خلاص دەبی ئەوجا من ئینتیلاقەکەی من چۆنە لە دەشتی هەولێرە لە دەشتی دزەیاتی ئینتیلاقی پێ دەکەم لە بۆ ناوچەی خۆشناوەتی کە ڕەمزەکەی سەفینە شێخی خۆشناوانە دەیبەمە دەشتی کۆیە کە ڕەمزەکەی هەیبە سوڵتانە دەیپەڕێنمەوە لە بۆ مەرگە و پشدەرێ دەیبەمە حەوزی بۆکان لە حەوزی بۆکان دەیسوڕێنمەوە لە بۆ حاجی ئۆمەران لە بۆ گرتک و ڕووستێ لەگەلی عەلی بەجی دەپێڕێنمەوە دەیبەمە دەشتی بەڕانەتی لە دەشتی بەڕانەتی دەیبەمە شەمام چێ لە شەمام چێ دەیپەڕێنمەوە لۆ کە دێناوەی لۆ قەراچ
لەسەر بێژنگ بەسەری شێروانیان بەرزترین قیممەیە لووتکەیە لەسەر سیای قەرەچوو لەوێ دەرێم باری خۆی گفت دەکاتەوە لەوێ دێتە ئەوە سنووری حەیرانە بەڵام لە هەمان کات دەرێم لە حەیران کینایەشەیە کینایە چۆن دەروێژ ئیبراهیم مەکمانە بۆ هەزار ڕەحمەتی لێبوو دەروێژ بوو کە حەیرانی دەگوت بە مەدینە و مەککە و مەدینەی دەگوت بە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەیگوت لۆیە ناوی مەککە و مەدینەی دەهات خۆ مەککە و مەدینە عیلاقەی بە حەیران نییە یان کوڕەتیم حەیرانێک ئەوەندە عەشقی کچەتیم حەیرانی خۆی بووە بێزی نەدەهات گوارە و خەزێمی لە کرد زێڕەنگری هەولێرێ بکە لێ پەنای دەبر لۆ زێڕەنگری مووسڵێ یان لۆی حەلەبێ یان لۆ دیار بکرێ ئەوانە پێیان دەرێن کینایە زۆر باش ئەو حدودەت کە باڵێن ئەو نەخشێت کە لۆ حەیران دیاری کرد ینی ئەبینین نەگەرمیان تێدایە نە هەورەمان تێدایە نەبادینان تێدایە ئەوانە لە چێندەری حەیران ئایا حەیران لەو بیانەی وێندەر لەناو ئەو تەبیعەت و سروشت و بیئە کۆمەڵایەتیانە بوونی هەیەیاننا زۆر جوانە جغرافیای کوردستان ئی هەمووی بنزاری کوردی لە هەموو کوردستان چۆن دابەشکرایە گۆرانیەکانیشیان ئەوها دابەشکرایە حەیران خصوصیەتی خۆی لە زەی بادینان ئەولایە لە زەی بادینان هەتا خاسەی کەرکوچێ دەڕوە لە خاسەی کەرکوچێ 50 مەتر بڕۆ ئەولای ئەتوو نیوچەوانت بە دیواری تەچیەی بە نێوبانجی تاڵەبانیان دەکەوی کە مەدرسەی حەیران مقاماتەوە ئەو زەحەقت نەبی دوایە مقامات تەقسیم دەکرێت قەتارە و ئەڵڵاوەیسیە و دەڕوە هەتا زەی سیروان دەڕواتن و ئای و دەستە هەورەمان و سیات سەمانە و ئەوە لێگەڕێ لاوچیش گوتمان هەموو ئەو ناوچانەی کە بە شێوە زمانی کوردی سەر و قسە دەکەن هەمووی لاوکە بەڵام بەڕێی من بەڕێی ساد عەدۆی مەقەڕەکەی ئێزید خانەیە ئیلاوچی ئەو زە لاوچیش تەقسیماتم کردیە لاوچی شەڕ و شۆڕە لاوچی ئەڤینیە ڕاوچی دەخالەتە ڕاوچی یعنی زۆر دەخالەتە قیانەتە زۆر نەوعی هەیە لە کتێبەکەمدا تەفاسیلی بانی ئێستا کەسایەتێکی وەکو کاوێ ساغی بەێ کە لە زۆر مەزدەر ئەڕێ خەڵکی شەقلاوەیە بەڵام کەسی لاوچی شەرێت ئەوەلەن لاوک زۆرە گۆرانیەکی مێژووی ویقاڕیە ئاغەوا نەبووە حەیران بێژی نەبییان لاوک بێژی نەبی هەتا چەند سارێک لەوە پێش لە منتیقەی بادینان هەموو ئاغەک هەموو خاوەندی وەخانێک لاوک بێژی خۆی هەبوو نەماززم زۆرە بەڵام پێویست ناکە ناوی عالەمی بینین هەموو دیوەخانەکی دوزەیانش حەیران بێژی خۆی هەبووە لۆیە دووەمین ویقارە لاوک مێژووە ئەگەر بێی تەمەشا بکەی ڕەنگە جەنابەت بە تەمەند زۆر گەورە نەبی لە زەی باد زارزار لە زەی بادینانیش دەپەڕیەوە منتقەی زراعەتی سووسیەکانی خۆمان ئەخە سوورچی منتقەی سۆرانەیە و منتقەی بادینانەیە حتا لە جلوبەرگ تەقلیدی وێندەر دەکە شەل و شەمشی لە بەدەکەن گوێ زیاتر لە لاوچی ڕادەگرن نەک لە حەیرانی حەیران زیاتر دڵداریە لە ناو لاوک تەقسیمات هەیە بەڵام کێهانی متەغەلیبە ئیشەڕ و شۆڕ و سوارساچی کە باسی مێژووی کورد نییە لاوک باسی نەکردبی زۆر باشە ئێستا ئەگەر بینە سەر مابرین ئەوەی کە ئەو تەوزیعی کە جەنابەت کردت یعنی بەڵام تا چ ڕادەیەک نەوەک ڕنگدانەوە لە حەیران هەیە لۆ کللتوری گەرمیان یان باڵێن ڕنگدانەوەک لە کللتوری باڵێن لە مقامات لە گەرمیان هەبی بۆ کللتوری سیاسەمانە لە هەورەمان ینی ئەو تێکەڵاویە هەیە یان هەر یەکە و تایبەتمەندی خۆی تایبەتمەندی خۆی حتا مقامات زۆربەی مقامات خۆ شێوە زمانەکەی زیاتر هەورامیە یعنی شێوە زمانێکی خۆیان هەیە هەورامی لاوک ئەوە لاوک جودایە لاوکەوە سنووری خۆی هەیە حەیران هەر چەندە لەگەڵ ڕێزم کاتی خۆی ئەمنە کە ئۆمەردزەی کتابەکی دەرینە ئەمن دائیمەن کە کتابێک دەردێخینەوەی لۆ دەکەم بڵاو دەکەمەوە ئەو دەڵێ قەدریجان ئەو شاعیرە مەشهورەکەی کوردانی سووریایی دەرێ قەدریجانیش دەیگۆت لە کنەما حەیران هەیە بەس ئەمن لەوێ ڕەفزی دەکەم
لە ناو بادینان حەیران نییە حەیرانۆک هەیە ماڵێ حەیران لۆ ناوێن حەیرانۆک ئەتوو یعنی بیما معنەیان چیژەکی قۆت هەبی یان چیژە براد یعنی ئەوە هەبیتن تحببی دەدەیە ناوەکی تحببی دەیە حەیرانۆکس حیوارێکە لە مابەینی کوچ و کوڕان لە سەربانی لە سەرکانیان لەسەوەی حەیرانۆکی ئەوێندە لەوێن دەر حەیرانۆک هەیە پایزۆک هەیە بەهارۆک هەیە فڵانی هەیە لێ حەیران تەنیا ئەو کرمانزە وەسەتیە کە لە جوز ئەچی ڕۆژهەڵات دەست پێ دەکات دێتە ئێرانە لە کەرکوچێ لە خاسی ڕادەوەستی زۆر باش ئێستا دەین باسی حەیران ئەەکەین وەکو لاوکیش وەکو ئەوەی تا چەند ئەکرێ ینی واقعیانە لە ناوەڕۆژی حەیران بڕوانین ینی هەندێک شت هەیە ینی بۆ منە ئەوەی حەسەن حەیران دەڵێ لە ئەبا ڕەشی هەولێریان لە چی ساڵەیان هاشتی وا هەیە ئەوە ئیبداعی حەیران لە شل و مل و چاو بەکل و باغەر شۆڕێ دزەیان ینی ئەو نەو ئەو وەسفا ینی زۆر ڕاشکاوانەیە پێچ و پەنای تێدانیە تەڵان ئەوانیا ئەدەب المەکشوفە بەڕێ ینی وەکو ئەوەی کە کوڕک وەسفی کچەک بکە ئەگەر لەو حەیرانەی بیکانی هەموو شتێکی بە گۆڕێ وەرکردیان بەڵام ئێستا لە شعری هاوچەرخ و لە شعری کلاسیکیش ینی بە ئاسانی ئەو شتە بەدەست نایەتن 100 پیلە و پەڕۆ پێچ و پەنای لۆ ئەبییتەوە هەتا بەکسەی دەرێ ئەتوو بەش و باڵات ئەو هەیە ینی ئەو واقعیەتە ڕاستە لە ناو حەیران بەرێز ڕاستە بەڵام ئەتوو وەرە چاوت بچووقێنە بگەڕ فلاشباگەکی لێ بدا 6-7 سار لەو دەشتە کاچی بە کاچەی منتیقەی ما دەغر بەژنی کردیە 7 زەران دەستنە دوورنەی هەیە نییە چیژێکی فەقیر لە پشتی ئەو 6 کەسەی دەڕواتن ئەگەر بۆنی قەنەفری لێبێ کابرا ژوات چوویتە ناو دوورنەی مەقامی دەرێ خەڵکەکەش لۆی دەرێتەوە لێدەگەی یعنی ئەو حیوارە دروست دەبیتن چی دیمان نەبووە برام ینی دەکرێت پشتی پێ بەسین وەکو شتێکی واقعی ینی هەبووە 100% واقع ینی ئەکرێ بڵین کللتوری کوردی لە ڕووی کۆمەڵایەتی ئەوە واقعەکەیتی ئەرێوەڵە ئەوە واقعی بووە لە ناو ئێستاش کاکە ئێستا ئەمن مەقالەکەم هەیە لەسەر قەزیە تونند و تیژی ئەمن عمرم گەیشتە 6 و ئەوەندە سارە لە گوندی خۆمان و لە 7 گوندی دایرما دایری بە من نەمدێ ژناک بکوژرێ کەسی لێرە هەموو ڕۆژی عالم دەکوژرێ و ژن دەکوژرێ یعنی بەراعەتی کۆمەلگەی کوردەواری سنووری خۆی هەبوو عادات و تەقالیدی خۆی هەبوو نانە حەیران و لاوک نەک هەر حەیرانە با زیاتر لە بۆ بینەری ئەوە بکەین کە لە پووری دنیاێ خەزینەکی عامە ئەلێرە دانرایە ئەفریقی هاتیە بەشەکی خصوصیەتی خۆی لێ بردیە فلانە ڕەش هاتیە سۆر هاتیە بەڵام ڕەسەنایەتەکەی ئێرەیە وانە ببورە بەلو ئەوە یعنی قرشەشی زۆرە خەزینەکی زۆرە هەر ملەتە و هاتیە خصوصیەتی خۆی لێ بردیە لە بۆ نمونە لاوک و حەیران ئیلا کورد هەیتی ئەبوزیە عەرەب هەیتی قۆریا تورکمان هەیتی ئیتر هەر یەکە و خصوص یعنی قەزدم عمومیەت ببوو لە ساری 1970 کتێبەک دەرچوو تەرجمە کرا لۆ عەرەبی سڕەمان لەسەر گرت ئەوەی لیڤی شتراوس لیڤی شتراوس باسی نەزەریەتی تەوئەم دەکا و شەفەل ئەرنەویە زوو چوین کڕیمان کە کڕیمان هاتمەوە خینمەوە هەمووی نامیلکەچی گچکە بوو لۆ سبەینێ مەقالم نووسی کە مەقالم نووسی دەرم لیڤی شتراوس عالمەکی گەلە گەورەیە دنیا دەیناسی بەڵام عالمی من پلە خەزەکەلەی گوندی قورشاغلووە ئەو عادات ئەو نووسینە ئەو علمەی لە ناو کتێبەکەی لیڤی شتراوسی هەبوو پلکە خەزیزی گوندی قورشاغلووی لۆژنەکانی قورشاغلووی هەموو باس کردیە ئەگەر زگتان هەبوو نووسینە نابی خۆتان ئەوە بکەن دەبی هەستنەوە سە سمتان ئەو جە خۆتان ڕێنمای ئەدانێ ئەگەر زگتان هەبوو چێروشک بە پێشتان داهات چارۆجی بین نەخوارێ نەبینین لۆ چارۆجی بین نەخوارێ بڕۆنەوە فەلسەفێ وەڵە دایە حەواوەی کردیە ژنە خەرچی گوندی مەیە لە گوندی مە زیاتر نەدیتە دایە حەوای لە چێ ناسیە وەڵە دایە حەوا کاتی خۆی کە زجی هەبووە چێروشک بە پێشیاتێ
چارۆجی وەچ خۆشناوەتی هینایتە پێش لەوەی نەیبینی ئێستا و عادەت و تەقالیدە لە ناو مۆدیلەکانی خۆش مۆدیرنەکانی خۆشمان هەیە ئەو زلوێ کەلەپور بەگشتی ڕنگدانەوەی کۆمەڵگەی کوردەواریە ئەو هێدی بە مروری زەمان هێدی خەفیف بووە مامۆستا ئەگەر بینە سەر لاوەک تازە باسی ئەوەت کرد کە مێژوو ئەجارێتەوە ئەکرێ بابڕین ئەگەر گوێرە لاوکەک بگرین بۆ نمونە لاوکەکی محەممەد گۆرانی کە لە سەر شەڕی ئەوەی شاخۆڵان گوتە کە لەو منتیقی سنووری هەولێرێ ینی ئەکرێ کە گوێمان لە محەممەد گۆرانی لاوەک بێژ گرت قەناعەتمان بێ کە شەڕی شاخۆڵان ئەوەیە کە محەممەد گۆران باسیەکاتن قسەی زۆر جوانە احتیمالە ئەتوو لە قسە جێرانەوەش لە دیوەخانەی لە جێشی دانیشتی قیچە خەی بە هەندێک پێوە دەکەی زائد ناقیسەکی تێدا دەبیت ئەو لە زاران بیستیتەوە یان چییە؟ والله هەیە لە ئاخە شەرنی بەڕێئی من محەممەد گۆران دیتیتی شەڕەکەی دیتە بەڕێئی من زەمەنی منە بەڵام سەربردا هەیە لۆت دەجێرنەوە 600 ساری لەوە پێش لاوەک بێژ دێتن ئیبداع دەکە معجزیبە بە سوارەکی زیاتر سوارەکە ئیبراز دەکە وەصفی وڵاغەکەی دەکا وەصفی ڕەسەنایەتی وڵاغەکەی دەکا وەصفی تفەنگەکەی دەستی دەکا یان شیرەکەی دەستی دەکاتن ئیتر ئاوایە یان لە خۆشەویستی عەدول طبعا یەک لە لاوکەز ئەڤینیەکانی کە زۆر مەشهورە دەروێشی عەفدیە دەروێشی عەبدی وزە حیوارە لە مابەینی دەروێشی عەبدی وەکو کوڕێکی قارەمانی ئێزیدی چی عەدول خانی شیژێ تەمر پاشایە بەڵام ئاین ئیسلامە بەڵام کو وەسوی یەکدی دەکە ئەمن یەک کۆپڵەی عەدولێت لۆ دەینم سیراعەک دەکەویتە ئەوەی قیادە یعنی دیفاع دەکا هجوم دێتن لۆیان ئەوە دەچیتن بەڵام خەڵکیش هەبووە لە ناوە مەز ڕچیان لە لەشکری بوویت ئەوە دەروێشی عەبدی بوویتەوە چونکە ئێزیدی و حەز لە ئیسلام ئاینەکی دەکا و پێیان خۆش نییە لۆی هەوڵ دەدەن بیفۆتێنن خەبەر دێ ترواوە لە گوندینە و شەڕ ژوا لەوێن دەردەکرا خەبەر دێ بریندارە خەبەر دێ کوژرایە خەبەر دێ فلان عەدول بیر لێ دەکاتەوە دەرێ ئەمن چ تەریقەکی بەکار بینم ئەگەر مردبی هەریستێنم لە خەوێ لە مردنێ دەرێ ئەزێ ڕابم زۆتە مەمکا خۆ بکەمە فنجانێ قەهوێ دانێمە سەسنیەکا زێر بەردەمە شەوبایە شەوێ دەشقەم کوڕەهەتیمە لاوێ من لە بەربۆنی مەمکان بەرەو ماڵ تێ ئەو وەسوە تەسویریە شتەشی زۆر نایابە ئەو جەدەیانی و ئەوها هەیە نووسەری لاوەک دیارن ئەو کەسانە یان لاوەک بێژەکان خۆیانن زۆر جوانە جیاوازی لە مابەینی فۆلکلۆر و میلیسیە هەر نەسەک دانەری دیار بوو دەکەویتە زمنی ئەگە دیار بوو دەبیتە فۆلکلۆر ئەسعاد عەدۆ فۆلکلۆرە نووسینی هەیە نووسینەکانی ئەسعاد عەدۆیە و لە فلانە جەریدە و لە فلانە منجەلەی بڵاو کرایتەوە بەڵام نەسەکی دەبینیەوە دانەری دیار نییە کە دانەری دیار نەبوو دەبیتە هونەری ملی گۆرانی ملی لۆ ئێستا کە هەندێک تایتل هەیە گۆرانی بێژەکان دەنووسن مەسەڵەن ئاواز ملی شتێکی ئەوە ینی هیچ لاوکەک نییە بامڕێن لە ناو کورد لە خۆوە نووسرابی لە خۆوە گۆترابی ئەو شتانە هەیە کەمە زۆر کەمە لەو ئاخیرەی چەند برادێک ناوان ناینم چەند برادێک ویستیان تەقلید بکەن تەقلیدی تەقلیدی لاوەک بکەن ئینسان لۆ خوای برێ هەندێکیان زۆر دەرجیان خۆشە بەڵام داڕێژنەکە هەو نییە یعنی نامەوەی ئیسارێ ئەو مەوزوعەکە وەک دەنگ ئەو هونەرمەندەی گۆتی تیر لە بۆ نمونە کاک بڕهان خۆش ناوچکە برادری خۆمە لێ ناوی دەینم باوەڕت هەبی دەم تەزێنی وەچی دەیرێ بەڵام ئایا ڕام لە نەسەکەیە دەستکارە نەسەکە کرایان نەبوو کە کابرایەکی شاعیر هەیە ئێستا برادەرەشی دیمانەیە قادر ئەسعەد ئەمن لۆم ئەوە کردیە
معلوماتمدایە قادر ئەسعەد شریتەکی تەزیل کردیە باسی شخصیەتی تەیراوەی دەکا هەمووی ژن زەلام باسی من دەکا باسی خێزانم دەکا باسی زۆر کەسان دەکات خەڵکانەکەی ناویان هاتیتە ناوناوان ئەو کا قادر دەیەوێ ئەو سیغەیە شێوەکی حەیران بەلاوک تێکەڵاو ناوەکان دەینی جمهوری خۆشی هەیە هاوتا ئەسعەدی ڕەحمەتی بورهان خۆش ناو دەنجیان چەندی برەی خۆشە بەڵام ئایا نووسەر تا چەند سەرکەوتوو بووە لە نووسینەوەی نەسەکە یعنی ئەتوانین بڵێن حەقی خۆیان بە لاوک نەدایە ناتانن بدەن لێ زۆر ناخۆشە برامە من ئێستا منداری من کە دەری فۆلکلۆر ئەلێرەیاندی ئەلێرەیان دەستە دەرێ معایشەی نەکردیە تێیدا نەژیایە ئێستا دێینە سەر نەوەی نوێ بەس دەمەوێت زیاتر تەرکیز لەسەر خەڵک هەیە بڵێ خەڵک هەیە لەو کوردستانەی لە ناو دەسەڵاتی کوردستان ئیعتراف بە فۆلکلۆر ناکە دەرێ بۆنی بزنی لێدێ ئەمنیش تەقدیسی بزنی دەکەم یعنی نەک تەقدیس بە لە ڕۆحە دینیەکەی بەڵام ئەمن دەڵێم ئەمن بە فۆلکلۆری کوردەواری فۆلکلۆرم ملەتی ئێستا هەر حیزبەک لەو حیزبانەی کوردستان هەیە وەرە تەمەشاکە لۆ چیتی لۆ ئیحیای ملەتی نییە ئیحیای ملەت یعنی فۆلکلۆر زمان عارد داروبار هەموو تشتەکەەوە ملەتە ئەو دەمەوێت لەگەر باڵێن لەسەر ئەوە بانی قسەکمان دەستکەوی ئەو ڕوودا و بەسەر هاتانەی کە بەلاوک جێردراینەوە لەسەر زاری لۆنمونە بابرێن ئەو لاوک بێژانەی کە باسەکەن کە لە ناو کوردیارن ینی ئەکرێ دیسان دەمەوێت تاکید لەوە بکەمەوە کە دەکرێت لە گوێگرتنی ئەو لاوکانە مێژووی ئەو ڕووداوانە بخوێنینەوە بەڵێ ئەو ئەمە نمونە لۆ دەینم هەزار ڕەحمەتی لێبی دکتۆر کەمال مەزهەر زارەکی ئەمن کتابەکەم دەرچوو ئیهدام کرد لەبەر زیرەکی و عالمایەتی ڕۆژەکی ئەمن و کاک ممتاز حەیدەری و تاریق زانبازی دعوت کرد لە بەغدایە لە ماڵی خۆی بە من دەرێ کاکە عەدۆ ئەتوو لاوکە کاوێست بڵاو کرد کاوێزاغت بڵاو کردیتەوە ئەوە مێژووە بە ئەو باز دەکات دەرێ لە گۆڤارێک بە ناوی بەرەو 2000 لە ئیتالیەی کاتی خۆی ئەو باسە تێدا کرایە کە ئەگەر ئەو عسکەرە کوردانە نەبوایە هەچوونە هاریکاری مستەفا ئەتەتورکی تورکیا ڕزگار نەدەبوو تورکیا ڕزگارنە هەرچەندە ئەو کاتی دەرێن ئەتەتورک مسوەدەچی نووسیە ڕژنووسەکی نووسیە چۆن حکمی ذاتی بداتە کوردان بەڵام شۆفێنەکان شاردیانە و ئێستاش گوایە لەسەر قسەی دکتۆر کەمال مەزهەری گوایە ڕۆژنامە نووسەکی ئیتالی چوویتە ناو قەبری ئەوەی یعنی ئەو جێیەکە لێ شاردرایتەوە ئەو نەقسەی دزیە گوایە لەو گۆڤارەی بڵاو بیتەوە کە پێی دەرێن گۆڤاری بەرەو 2000 جگە لەوی ئەمە نمونەکەم بڵاو کردیتەوە لە کتێبەکەشمدا هەیە لە زمانی حکوومەتی ئەمە نەمان دەوێرە لاوک چییە لاوک ئەو شەڕ و شۆڕەیە لە مابینی عەشایری کوردان یان لە مابینی مەو جەندرمەکانی عوسمانلیە ڕوویدایە بەڵامە من نەسەکەم دیتەوە خۆی هەبووە بیری لۆ نەچووە نەوێرایە پێی دەرێن لاوچی نەواخە برایم پاشا لە ناو ئێزیدیان زۆر زۆر مەعروفە ئەوە باسی سەربردەی داعشەی ئەو داعشەی هەتا 2014 هات لە منطقەی شگاری باورت هەبی لە قەرنی هەژدا ئەو داعشە هەبووە لە نەفسی منطقەی منطقەی بنی بەڕێ مثلثی سووریا عێراق تورکیا چونکە مەقەڕی ئەوە برایم پاشای ملی هەبووە لۆنگرێک مؤرخی ئینگلیز لە منطقەی بوو ئەو کاتی 1730 دەرێت ثانی ئەغنا ڕەجل في العالم بعد سلطان عەبدولحەمید باسی ئەو کابرایە باسی ئەو ئیبراهیم پاشایدا ئیبراهیم پاشا چێ بووە نەوەی تەمر پاشای قەدیم بووە ئەی بابی عەدولێ ئەوی باسمان کرد بەڵام ڕئیسی حەمیدیەی سوارەی حەمیدیە بووە ئینگلیزەکان لە مزەکەراتی خۆی دەرێگە بە تەیارەی بەسەر منطقەی جەزیرەی دابچووبانە لەبەر حوشتر و حەیواناتی برایم پاشای عەردمان نەدەدیت
ئەو حادیسەچی هەیە ئەو نەوە خەبرایم باش ملەخەسە کرد لۆ برێم لە کتێبەکەمدا مەوجودە عشیرەتی شەممەر لە کوێت هەیە لە سعودی هەیە لە عێراق هەیە لە ئوردن هەیە لە سووریا هەیە ئەوانە حیواناتیان زۆر بووە دائیمەن مەناتقیان داگیر کردیە پاوانیان داگیر کردیە لۆوێ جاوگۆڵیان نەبی لۆێ گەورەی شەممەری ئەوجە لە ناو شەممەران فخذ هەیە پێیان دەرێن جەڕبە مەسەمەرە عەجیلە لیاوەری کە ناویان هەیە ئێستاکە ئەوە خەبەر نەسەکە وا دەرێ سەربردەکە وا دەرێ ئەوە خەبەری ناردیە لە بۆ حوسێنی قەنجۆی ئاغەچی مەردی ئێزیدیانە دەرێ بابە ئەمە دەمەوێت لە بێم یعنی توڕول لەو لایکە بە منتیقەی تودا دێم دەچم برایم پاشای ملی ئیبادە دەکەم حوسێنی قەنجۆی خەبەری دەداتێ دەستی قاسیدەکانی دەبەستی لۆی دەنێرتەوە لله فیلات زارەی دی لۆی دەنێرن ئەو زارە خەبەریان لۆ دەنێری دەرێ ئەگەر وا تەسەور دەکەن برایم پاشا ملیک ئیسلامە ئەم نیش ئێزیدیمە غەڵەتن ئەمە دوو براینە لە دای و بابی هەر کاتەچی بێن لێرانە بڕۆن بچن لۆ برایم پاشای ئەمن وە دەکەم هە لە ڕشکەی دنیای یەک سار بە گۆشتینگۆ تێر نەبی ئەتو وەرە لە لاوچی جێت لە لاوچی ببی لاوەک بێش ئەوەت لۆ دەرێ ئەو زەوەرە شێت نەبی ئەو لاوکەی باسەکەی بەدەنگ هەیەیان بەدەنگ هەیە بەڵێ زۆر کەس گۆتیتی بەدەنگێ ئەمن بە نەس نووسیتمەوە لێرانە لە زۆر زیان تەوزیفم کردیە چکە زۆر غیرەتی تێدا غیرەتەکە چیە هەموو کورتکوور لە داعشۆشی هات هەموو نەوعکمان ئەمە چوینە بەرامبەری ئەخە 1050 کیلۆمەتر ئەمە دژایەتی داعشمان ڕاوەستای ئەو کاتیش فەلا ئێزیدی ئیسلام هەموو ئەوە کاتی خۆی ئیتیحاد العشائر الکوردیە هەبووە دوو عەشیرەتی عەرەبیش ئینزیمامیان لۆ کردیە عدوان و جەسیان ئەو کاتی یعنی زۆر بە قووەت بووینە عالەم دەترسا لەو ئیتیحادی لەو تەمرخان ئەوەی ئەوجە بۆیە لاوەک مێژووی سەرمەسەری کووردە احتیمالە لاوەک بێش بڕک لێرە زیاتر مەتحی شەڕکەرەچی کردیە زیاتر وەسفی کەحێلەچی کردیە یان ژنەچی کردیە لەو شەڕەی هەر لە بۆ نمونە لۆ دەرێم لۆی حەماسی بینە ئەوە بکەم هەر بابایە خەبەر دەدرێ بە ڕمی بە سواری وڵاغی دێنە بەر دەرکەی خێمەی برایم پاشای ملی 13 ئەستون بووە لەو کاتی لۆنگرێک لەو مەنتیقەیە بۆ لۆنگرێک موعەڕیقەکی ئینگلیزی مەشهورە دەبی 1830 شتەگبی پسە ئاغەک هەیە پسە ئاغەیە سێ-چار نەفەری هەیە بەڵام هیچی نییە فەقیرە دێتە بەر دەرکەی برایم پاشای دەرێ ئەگەر تو ڕمەکەم بدەیێ وڵاغەکەم بدەیێ شەرت بی لە شەرتی پیاوەتی بە پێشی هجومی دەکەوم خرخاری خەنسە خاتوونی خوشی فارست جەڕبە لۆ دەینم کە دێ هجوم دەکرێ 1700 خۆرد هجوم دەکاتن کابرا دەگاتەوە دەرێ من لۆ خەنسەی ببەم وەڵا لۆ خرخاری بەم خەنسەی بەخۆی دەبەم لۆێ لە ناو نەسەکەی خەنسەی دەینی بەڵام برایم پاشا عاقڵ دەبی و لایەنە دینی ئیسلامەکە لەوەی دایە کە نابی عەرەب سەبیە بی هەروەکو چۆن ئێستا داعشی دمۆر ئێزیدیەکانیان ئەوە کرد بەڵام دەستیان لە عەرەبەچی نەدا لۆیێ ڕوئەسا عەشائیری مەنتیقەی کۆ دەکاتەوە لە خۆی مارە دەکاتن لۆیە ئێستا شەممەرەکان بەمە دەرێن خاڵ خاڵ على اساس داچ ئەمە لە داچی وانە ئەوجا لاوەک مێژووە نارێم زێدە و کەمی تێدا نیە زێدە ئەمنە من ئێستا حەماسم گرت کە حسێنی قەنجۆی پێی دەرێ یەک سەرە منەوە دەکەم قەلە ڕەشکە بە گۆشتینگۆ تێروی و حەماسە زۆر باشە با بچینە منتقەی لای باڵەکایەتی یان منتقەی ڕواندزێ ناوی اسماعیل بەج ڕواندزیت بیستە ماوەک لەمەوبەر ئیشەکمان لەسەر کرد کە یەک بۆ لەو کەسانەی تقریبا نزیکەی سەدەیەک لەمەوبەر ساحێبی پرۆژەک بووە بۆ سەربەخۆی کوردستان لە پەرلەمانی عراقی ئەو کات
لە زمانی پادشایەتی داوای کردیانی بە ڕسمی داوای کردیان بەڵێ بەپێی بە دوواداچوونەکانی مە جەنابەت ئیشت لەسەر ئەوە کردیە ینی معلوماتی باشت لەسەر ڕووداوی کوشتنەکەی هەیە بە تایبەتیش یان ئەو جم و جۆڵانەی کە ئەو کاتی اسماعیل بەجی لە عەلیخانەی پێدەڵێن کە ئەو جم و جۆڵە سیاسیان هەبووە لەو کاتی چ لەبارەی ئەو شتانە ئەزانی جەنابەت یان لەبارەی کوشتنەکەی بەڵێ مەدحەن نەبی کەس لە پێشە من باسی اسماعیل بەجی نەکردی و سەربردەی اسماعیل بەجی لە ساری 1985 کە دەگەڕام لە بۆ دیراسەی لاوکو حەیران لە ناو فۆلکلۆر ئەخەدای من دەرێ مێژوو فۆلکلۆر زۆر لێک نێزیک دەبن ئاخر چەند نەسەکی شەیە لەسەر اسماعیل بەجی ڕواندزی عیلاقەی بە فۆلکلۆرە وەکو چ گۆترایتەوە وەکو لاوەک گۆترایتەوە نا وەکو غوربەت ژن لاوژەیی لەبەر لە عەلیخانی داچی ژنەکی بەناوبانگ بەتەبە ژنەکی بەناوبانگە و زۆر شخصیت بووە بەس بەداخەوە لەبەرەوەی هەر اسماعیل بەجی هەبوو ئەوە مێردی لە باتاسێ دەیکوژن نەیارەکان دەیکوژن زۆر دەورەمەندیش بووە لۆیە ئەوە بەهێتیمی بەخێو دەکرێت و مدەلەلیش بووە ئاخر عنقودی ئیمارەتی سۆران بووە بەداخەوە لە ئەوجا گەنجەشی زیرەک بووە زمانزان بووە دەورەشی زۆر باڵای هەبووە لەگەر هاملتۆنی لە ئیفتتاحی گەلی عەلی بەجی ئەوان دەڵێن دەرێ بەبێ ئەوەی ئەمە پێیان برین حرەسی دەنارد حیمایەی دەنارد حیمایەی مەیان دەکرد گوتی ڕۆژێکی حیوارە لە بەینمان پەیدا بوو گوتی کاتی خۆی عروس هاتیە ڕواندزی سووتاندیە ڕوس مەبەستی ڕوس ساڵی 1916 هاتیە عوسمانیەکان هاتینە کاولیان کردیە بەڵام اسماعیل بەگ ئومێد بەخشی لەوەیدا بووە ئازادی سەقافەت لە بن شەبقەی ئینگلیزاندی لێ وا بە هاملتۆنی دەرێت بەس بەداخەوە کە گەلی عەلی بەگ خلاص دەبی یەکەم سەیارە ئاودی و دەبی سەیارەتی عەسکەری بووە ئەو کاتی یەکەم فەوز بە ناوی فەوزی موسا کازم لە عێراق دامەزرا فەرعەچیان هینا لە باپشتیانی مەقەڕیان دانیە لەو ڕۆژدایانە حتا ساری 1991 ئیبادە بوون جەیشی عێراقی هەمووی لەوێن دەربووە لۆیە دێ عیتابی لێ دەکا گلەیی لێ دەکا دەرێ من بەو خۆزگەیە بۆ مەکتەبممان لۆبینن خەستەخانەمان لۆبینن ئەنگۆ بۆنی باروتان لە بۆ مەهینا گلەیی لە هاملتۆنیەکە لە هاملتۆنی دەکا دووەم داوای سربەخۆی نەکرێت با مێژوو ئەمە لە تەسحیحی مێژووی بکەین ئەمە زۆر وردەکاریم لەوەی کردی ئەوەلەن کە دەکوژرێ هەتا ساری 63 لە عەلیخان دەرکەی دوو غورفەی اسماعیل بەجی نەکردیتەوە پاش کوشتنەکەی هەتا 63 بە برای خۆم برێم اسماعیل بەگ وەچی ئینگلیز دێ لە 1990 گەنج بووە زۆر گەنج بووە حەقی وەی نەبووە بیکەنە حاکم بەڵام ئەو عەشائیرانەی منتیقەی باڵەکایەتی و منتیقەی ڕواندزێ هەمووی متتەفقن لەوەی بە ئینگلیز دەرێن با اسماعیل بەگ ببیتە حاکمی ڕواندزێ عائیلەکن ئەو هانە و دەورە مەندن و فڵانە لێ ئەوی دەکەنە حاکم بەداخەوە گیر و گرفت و ئاژاوە دروست دەبی لە حکمی اسماعیل بەجی لێ دەبیتە هۆکاری ئەوەی ئەوزارە سەید تەهای دەینن لە زەیوی دادنین بەو ئاژاوەیەی سیراع دەکەویتە بەینی ماری نووری باویلاغە و اسماعیل بەجی ڕواندزێ بەڵام تەنیا چکە دوو منداری مارێ نووری باویلاغەی لە فترەی حکمی اسماعیل بەجی دەکوژرێن بەڵام هەر ئەوە نییە خاڵوانەکانی مارێ نووری باویلاغی خەرچی مووسرێنە ئەوانیش دەوریان هەبووە لە ئاگر خۆشکردنی لۆ لەبەرەوەی اسماعیل بەگ یەکەک بووە لەو ئەندام بەرلەمانە کوردیانە کە لە ناو بەرلەمانی عێراق دیفاعی لە کورد کردیان لۆی عەبدوڕەزاق الحەسەنی لە کتێبی تاریخی وزەرائی عێراق دەنووسی دەرێ هەر کاتەکی اسماعیل بەگ هەر بستابایەوە قسەی بکردبایە نوێنەرەکانی مووسڵ شۆفێنیەکان کانەوی دەمدەمون پرتەپرتیان دەکرد دەیان گوت لا يأتي الفساد إلى الأرض إلا من الكرد والجرد والجراد ئەوە
28 29 30 31 ئەو حسابی خۆت بکە ئەوە لایەک لای دی ئەو کاتیش وەکو ئێستا یعنی بۆچوونی تو نەوعەکە لە بۆ سەر بەخۆی کوردستان بۆچوونی من مەسەلەن نەوعەکە ئەو کاتیش معروف زیاوۆک تام ئیسلامی بووە دائیمەن لەگەر ئەوەی نەبووە فترەك دیعایەک هەبووە دوو دەوڵەتان لە منتیقەیمە دروست بکرێت دەوڵەتی ئاشووری لە هەکاری دەوڵەتیش لە بۆمە لە ڕۆژ لە باشوور بەڵام گەنجانی کوردی ڕۆژئەوە یەکیان بە سەروی هەمووانە اسماعیل بەج ڕواندزی حازم شەمدین ئاغا زاقۆ جەمال بابان کە خەرچی خانەقین بووە ئەوانە چەند کەسەکەن داواکاریان نووسیە لەکن ئەو محکەمەی هەولێرەی داوای ئیدارە مستەقلە بەڕۆنە فەرقیە لە بۆ بەغدا ئیدارەکی مستەقل لە بۆ یەڕئەسوها کوردی کوردێک لە بەغدایە دادەنیشی ئێستا هیتمان ئەمە حالیەن یەکێکمانەیە نوێنەری ئەوەیە بەڵام ئیوان جودایە ئیدارەی کورد نوێنەرێکمان لە بەغدایە بێ حەلەقەی وەسڵ بی لێرەش ئیدارە بی بەڵام لە شوباتی 29 کەواتە اسماعیل بەگ بەتەنێ نەبووە ئەوانەی خانەقین و بەرە جەمال بابان و حازم شەمدین شعری شێم ئەگە غەرەد نەبم مامۆستان نەریمان مستەفا نەریمان مستەفا زار ڕەحمەتی لێبی خەڵکی لای کفری و ئەولایە شعرەشی بڵاو کردیتەوە دەبی 6 کەس بن شعرەشی بڵاو کرد بەڵام لە بیرم نییە لەسەر ئەوانە خەڵک دەوری باشی دیتە اسماعیل بەگ بێکەس بووە بەڵام دەورەکی باشی دیتە لە بۆ نمونە چ دەورەکی هەبوو لە سەقافەت هامڵتۆن کە چوویتەوە ئیزازە و هاتیتەوە داوای لێکردیە جیهازەکی لاسلچی لۆبینی ئەو کاتی لەسەر بانی لە مارێ دایدەنا دەیهاویشتە سەر ئەو ئێزگە هەبوو بە عەرەبی عالەمی ڕواندزێ دەچوون ئینتیزاریان دەکرد ئەخبارەکەی دەبوو ئەو لە تەرجمەی دەکرد لە بۆ عالەمی دەورەکی زۆر باڵایە بووە زۆر کەسەیە لە مێژوو مەغدورە اسماعیل بەگ یەک لەوانە ئەنگۆ دەستخۆشیتان لێ دەکەم کە ئەو قەبرە والله ئەو قسەیە گەلە گەورەیە دەیکەم عیبە لە بۆ دەسەڵاتی ڕواندزێ گۆڕی قەبری اسماعیل بەجی ڕواندزێ ئەو هابیت ڕووداوی کوشتنەکەی چۆن بووە ئەوە ئی کوشتنەکەی تەبانە من زۆر نەچێن ناو تەشەنوجاتی تەشەنە من علیبە ئاغەم دیتە کوڕەکەی کاک مستەفا کە مدیر شورتەی ئەوەیە ئەمنی برتەکنی نەخێر ئێستا شاهدی ئەوەی دەدەم علی ئاغا برای نوری باویلاغی بابی کاک مستەفای کە ئامر ئەوەیە مدیر شورتەیە گوتیە و دەستە بشتێکە سیرەی تڤەنجەی لە اسماعیل بەجی ئەو بەمنی گوتیە چونکە من کە چوم قسەی لەگە بکەم دەستم لە پشتیدا کەواتەوان خۆیان بێبەری کردی لەو بابەت بێبەری نا دەرێ ئیشەکاو هابوو یعنی عیلاقی بە دغدغە هەیە ئێستا کە دوو کەس نبینی دوو کەس بە شەر دێن بەڵام دوو لایەن دغدغەیان دەکەن دەبیتە پێشەش کوشتن زۆر متەسیر علی ئاغای برای نوری باویلاغی زۆر متەسیر بوو بە کوشتنی اسماعیل بەجی ڕواندزی چونکە ئیبادەی یەک ماڵی کرا و مەسرەتیش کرا بوو لە دیوەخانی مەلافەدی ئی هەولێرێ چونکە کاتی خۆی کوڕیوان سەباحی نوری باویلاغی بەداخەوە لە هەولێرێ تەقەی لە اسماعیل بەجی کرد باش بوو نەمرد هەستا خۆی شاردەوە لە ماری کورەچیەکان ئەمن ئەوە بووە عوقدە لە من باشە کابرا خەڵکی ڕواندزەیە لە هەولێرە تەقەی لە زەلامەچی دەکات دەستە مارە کورەچیان ئێخە من دەبێ ئەو سەڕی ببینمەوە دوایە دەرس و چیژەکی ماری ئەو کورەچیانە خێزانی نوری باویلاغی بووە فلکە قەزیزی ناو بووە ماری سەلیم کورەچی و کەریم کورەچیوان زۆر باشە ڕووداوی کوشتنەکەی بیشاوەی پێرێن ئەمن عینوانەکی زۆر سەرنجڕاکێشم چکە تو باسی ئەوەکەی کە فۆلکلۆر و کەلەپور یان تێکەڵی ئەو بابەتت کردیە بالضبط ئەخە ئەمن کە دەگەڕام لە فۆلکلۆر ئەوە ماتە پێشی ناوی ئەوەکەی چیە کارەساتی دۆڵی نیشاوی لە نێوان فۆلکلۆر و مێژوودا نیشاو ئەو نەویایەتیە ئەوی لە بنس گوندی سەرسیای ماری حوسێن ئاغای کەلەچینی ئەوە لە سپیلچی دەسیە خوارێ نەویاتەکەیە ئەلەوێ کەمینی لێدانرایتەوە لە مارێ میرانی
شەقراوەی بووە چونکە ژن و ژنخوازیان هەیە لەگەر یەکدی مەسرەتێکەش کرابوو لە مارێ مەلافەندی ئیتر بەداخەوە لەوێندە دەبیتە تەقا بن نەتیجە هەندێک دەکوژرێت لە زمنیان سمایل بەک ئەوە بە تەفاسیل مەوجودە حتا سزنەکە و محکەمەکە و باسی مجلدی ڕقەمی مجلدی محکەمەکەی تێدایە. زۆر باشە مامۆستا ئەگەر بینە سەرنەوەی ئێستا نەوەی دوای ڕاپەڕین یان ئەو جیلەی کە ئێستا با بڕین لە ژیاندا ئەنی بە بۆچوونی جەنابەت وەکو پێویست لە فۆلکلۆر و کەلەپور و کەلتور گەیشتینە ئەوەی کە تۆ باڵێن تێبینیت کردبیتن نەخێر ناحەقیش نینە ناحەق نییە دنیا گۆڕایە دنیا ئەمە چ بکەم ئەمن حەنینم هەیە لە بۆ دوونێ ئەو نیتی ئەو منداری ئەو بیئەیە دوور ئەمن کە لە ناو منداری من کە سواری تورمبێلی مستەجەل لێ نادرێ لەبەرەوەی مستەجەلەکانی من یان حەیرانە یان لاوکە ئەویش ئەوەی ناوێتن ئێستا ئەمەش معەقەد بوویمە بەداخ وە دەوری پەروەدە ئەمن یەک نمونە باگلەیی لە دەسەڵات بکەم سی و ئەوەندە سارەیە ئەمە حکومەتمان هەیە وەزارەتی سەقافەمان هەیە دڵنیام کو دەزانم خوایەکە و بێشەریکە دەزانم چەند ملیار دینار سەرف کرایە لە وەزارەتەی بەڵام ئەسعەد عەدۆ بەتەنێ بە پارەی مستەشاران سێ فیستیڤاڵی گۆرانی فۆلکلۆری و ملیم کردیە لە هەولێر لە شەقلاوە لە دیانەی بە پارەی مستەشارە لە هەشتایەکان لە هەشتا و هەتا هەشتا و نۆ سێ بکردیە گۆرانی بێژی سۆرانی بادینی فۆلکلۆری ملی هینایتم لەسەر حیسابی مستەشاران مستەشارەکانی ئەو کاتی ئەو کاتی عادی فەرم و وەزارەتی ناڕۆشنبیری چت کردیە تو لیان بەگلەی تەمان من لە دەسەڵات بەگلەیمان لە ئەوەش وەزارەتە عەرزە ئێ باشە برای من ئەوە 34 سارە ئەسعەد عەدۆ یەکەکە بتەوێت نەتەوێت لە ڕۆشنبیرەکانی هەولێرێ ئەمن نەمدیتێ وەزارەتم نەدیتێ برا وەزارەتی ڕۆشنبیرم نەدیتی بۆ کارەکەی لوسە ئەگەڕێنیوانی لۆ وابیتن وەڵای لێ دڕدۆنجی بینی ما پارتی وێچێتیان لەوە زیاتر چت پێ برم برا ئەمن وەزیری ناناسم وەزیر ژەمنینان ڕەنگە بە ناو یەکدی بناسین باشە لۆ لە زمانی سەدام حوسێنی کۆمەلگەی کوردەواری دەسووتێنم بە لاوەکو بە حەیران و بە شان بڕۆنێک بە شەشاگر لۆ ئێستا ناوم نییە لۆ دەنگم نییە حەیف سەدانی ئەمە زمانی ما کۆڕین چیرۆ ئەو کاتی شعر دەگوێت نمانە لە دوای ڕاپەڕین ئیبداعات نما کاکە من یەک نمونەت لە بۆ دەینەم هونەرمەندی گەورە کاک ئەحمەد سالار کاک ئەحمەد سالار شانۆگەریەکی تەقدیم کرد کاتی هەڵۆ بەرزەفڕێ لە بەغدایە لە تەنیشت وەزارەتی دیفاع قاعەتی گچکۆکا بوو چوومەوێک ئەوە هامان لێ ئەمن چوومە سەر مەسرعی دەستی ئەحمەد سالارم ماچ کرد باز لەو کوردە هەمەوەندیانە دەکا کە کاتی خۆی ئیبعاد کراینە لە بۆ لیبیا و جەزایر چۆن دەگەڕێتەوە مچرکت بە قەربیدادێ ئێستا نمایە و قیمە ئەو کوردەواریە نمایە ئەمە لە تەلەڤیزیۆنمان دید ئەوەی بەدەف و ئەوەی بەدەف و کە ئەو بڕهان ماملێ مقامەکان دەرێ سوچی مێ برا دڕدۆنجی مە هۆکارە ئیبداعاتمان نمایە داهێنانمان نمایە ئەمە شعریان گوت پیاوی حکومەتی بوون پیاوی حکومەتی بوو شعری لە سەمندارە بارزانیەکان گوت من عاشقم ئێستا بەدەنجی من هەیە لە ناو بازاڕی ئاگرت تێبەردەدا ئاگرت تێبەردەدا نمایە کاکەوی بداعە نمایە چەندان کەسمان هەیە سزن کرایە محاسەبە کرایە وەڵڵا ئەتۆ ڕەمزت بەکارهینایە لە ناو چیرۆکان کوا ئەو نووسەرانە ئەمە زمانی حکومەتی پێشەوەی ڕاپەڕین دەست پێ بکە لە هەموو عێراق 300 نەفەر بووین نووسەر و شاعیر و چیرۆک نووس و ڕۆژنامە نووس و بینەوە هەمومان 300 کەس بوون ئێستا دەرێن 6,000 ڕۆژنامە نووس هەیە لە کوردستان ئەمن بە ساو نیمە نانە ئەمن نە ئێستا ئەندامی یەشێتی نووسەرانم نە ئەندامی نەقابەی سەحەفینم ئەو کاتی چەند هەبوو لە زمانی هەتا ڕوخانی سەدام 300
لە کوردەکان هەموو کوردەکانی فەیلی بەڵێ سلەیمانی بادینان هەموومان 300 کەس 300 دەکات چکە جارجار میهرەجان دەکرا کۆ دەبووینەوە نەدی بدی بووین چمان نەدیت ببرام لە میهرەجانەکی شتەکیان دەکرد و دەچوین داوت دەبووین لەوێن دەریەکتیتان زیاتر هەندێک یەک دیماندە لە هەولێرێ باە لە سلەیمانی باە ئیتر چمایە باست نەکردبی باس بکەین وڵا شت زۆر مایە شت زۆر مایە بەڵام پێم خۆش بوو ئەوەی لەبەرەوەی هەز دەکەم کۆمەلگە مەیە مەی ئەخە برا مەگە وەزارەتی پێشمەرگە هیچ نەکە ببوورە وەزارەتی ڕۆشنبیری هیچی نەکە فڵانە نەقابە هیچ نەکە کاچی من ئێستا کە میهرەجاناتی فەنی دەکرێت هەموو کەس داوت دەکرێت ئللا فەنانەکان داوت ناکرێن بابەتەکەش فەنە فەن هەمووی وایە ئێستا برێن دەورەکی مەسەلەن لە بۆ نمونە ڕۆژێکی بالمناسبە کاک فازل نەبی هەیە وەکیل وەزیری دارایی بوو لە تەلەڤیزیۆنێکی ئیستیشاد بە من و بە خۆی دەکا دەرێ ئێستا جەماعەتی مەکە دەچلەوە بەغدایە لۆ مەعاش و مامەعاشی وەک بڵێ مؤتەمەرەکی فۆلکلۆری هەوی ئەمن بچم لە جیاتی خۆی مەفرۆزە ئەسعاد عەدۆ بچی بەڵام لە بودجەش لۆ بودجەدانانی ئەسعاد عەدۆ بنێرن ئەمنی نەنێرن سەکەی زۆر ڕاستە ئێستا ئەو هەموو میهرەجە هەموو عیلاقەی باشە تو ئێستا لە زەمانی تاریکستانی حزبی بەعس هەر دەم لە ناو شاشەی بووین و باسی کوردایەتیشمان دەکرد حیزبایەتی نا کوردایەتی چکە جودایە ئەمن حیزبایەتیم نەکردیە لە زەمانی لە دوای نسکۆی شۆڕشی ئەیلول حتا ڕۆژێ ڕاپەڕینی ئەمن حیزبایەتیم نەکردیە کوردایەتیم کردیە چکە بۆ فەرقی هەیە ئەو تووڕەبولەت لە کێوە دەستی پێکردی لە بێژە دەستی پێکرد هەر لە پاش ڕاپەڕینەوە یان بەر لە پاش ڕاپەڕ چونکە ئەمن لە زەمانی نەیارم ئیبداعم دەکرد نەک ئەمن هەمومان ئیبداعمان دەکرد کاچی من باشتەکی زۆر ئەوت پێ برێم هەموو کەس دەزانی ئەمن لە چ خەتیمە لە ڕێگای ممتاز حەیدەری منشوراتی هەموو حیزبی دنیایم لۆ دەهات کابرا لە تەلەڤیزیۆنی حکوومەتی منشوراتی معارەزەی ئەوە دەکرد یعنی ئەو کاتی خەڵک سیقەی بە یەک دیمانە بوو ئەو کاتی هەمومان یەک بووین ئێستا هەر یەکە و ئەوەکمانێ و هیچ نینە تەبانە تو وەرە وەچی سەربردەکەی دارێک بەتەنێ دەیشێنی بەڵام ببیتە مەزموعە دارێک ناشێ ئەمن زۆر تووڕەمە ئەمن لە دەسەڵاتی خۆم تووڕەمە لە کۆمەلگای خۆم تووڕەمە کاکە ڕاستە عومر زەمانی خۆی حەفلەک بکرابایە ئەتۆ توژنت لۆ کوڕت بی نابایە دەگەڕا چێ برادەری ئەسعاد عەدۆیە تەکلیف لە ئەسعاد عەدۆی بکە بێ سەد چۆپیەکەی لۆ بگری نمە ئەو تام و چێژە کوردەواریە نمە لە دوای ڕاپەڕین هیچ پلانت هەبووە کە ئەو بەرنامەی جارانت دەست پێ بکەوە یان هەر ئەو تووڕەیەی خۆت وای کردیەکە دوورکەیەوە لە بەرنامە هەم بوو 7 حەڵقەشم تەقدیم کرد ئەو بەرپرسە ڕاگەیاندانەی من کە لێ ئیشم دەکرد دژی فۆلکلۆری کوردی بوون لۆیێ ئەمنیش ئەو حەبەسیەتەم کرد دوو کەتمەوە بەڵام یەکەک نەهات برێرەوە لە چێە و دەنگا لێدەگەی تۆ تووڕێ بەڵام بێ ئەوەیە هەموو چ شتێک ڕێگای لۆ بچی بەس ئەدەب و سەقافەت و ئەوە نمایە بە چاوەکی زۆر نزم تەمەشای موسەقەفی کورد دەکرێت لە بورج الحاجەوە جاران دەمانگوت ئەوێ ئێ نەیارە ڕژێم نەیارە لە بورج الحاجەوە تەمەشای مەدەکا ئەمەی بەگچکەیەتی دەبینی ئێستا هەمان تاسۆ هەمان حەمامە لە برندەوە تەمەشات دەکرد کە تو لە برندەوە یەک تەمەشای یەکەچی کرد لە خوارێ گچکە دەردەچی قیمەتی نازانی کوا ئەگەر ئەو هەموو ئەدیب و ئەو هەموو نووسەر و ئەو هەموو ڕۆژنامە نووس و ئەو هەموو ئەکتەرانە ئەو هەموو نووسەرانە ئەمە ئێستا مۆدیلیمە ئەوەیە نووسەرەکانمان بە دەرۆزە دەمرن زەمانی خۆی ئەمێن ساری 90 مانگی دا هەموو دنیا دەزانی نەسرین شێروانیم هینا ئەوەندۆکەی لێات بووە بە خۆم و بە خێزانم بە داچی نووسکۆی لە ماڵان دەگەڕاین خێرم لۆغڕ دەکردەوە نەخۆش بوو
یعنی یارمەتی بدە معاشێکی کەمۆکەی هەبوو. ئێستا هەمان مشکلەمان هەیە. دەیان مەقالەم هەیە فرانە دەورەمەند کەچەخانێکی لۆمارە فرانی کردی کاکە کابراوە 100 دیناری بدەیە بستە دکتۆری زۆر باشترە نەگۆچی مرتشتەی لۆ بکە ئەو جا من یەک دوو نمونە بە مەقال هیچیان لەو نەسری شێروانی کرد ئەو کات من دەرۆزەم کرد خۆ زمانی حکومە زمانی ئەوەی نەبوو زمانی ڕاپەڕی زمانی حکوومەتی بوو کاکە ئەمە لە زمانی هەڵەبزەیەکان و بادینانەکان وەچی هاتنە جێژنیکان من و خێزانی من و خەڵکی در دەورمان دیتە لەمارە دەورەمەند و مستەشارەکان زلک و بەرگ و پارەمان دەبرد لە بۆیان ئێستا کەس ئاگای لە کەس نییە ئەمن نمونەی زۆر زۆر بەسیتت لە بۆ بینم باوەڕت هەبی خەڵکانێک هەیە لە زمانی ڕژێم ئەوەندە خزمەتی کۆمەلگەی کوردەواریان کردیە ئەوەی ئێستا نایکە گول و گازاندە زۆرە بەڵام کەس جێر لێ ڕناگری یەک نمونە لۆ دەینم دەرێ ڕۆژێکی حوسنی مبارەک تەلەفۆن دەکا نە ببوورە بە ئەوە بکەم با ملت بزانی مخابراتی مصری تەقاریریان دەنووسی لۆ ئەنوەر ساداتی گوتیان کۆمەلگە لەناو کۆمەلگەی مصر لێکترازان هەیە چییە لێکترازان هەر زابتەك هەر کارمەندەکی کارمەندی مخابراتی مصری دەستە داخوازی کچەکی نایدەنی ئەمتیکەیەوە نییە چ بکات چ نەبکە گەیشتە ئەو قەناعەتەی کە ئەوە بەتەنێ بەوی ناکری بە حکومەتی ناکرد هەستا گوتی تەرتیبەکەم لۆ بکەن مەجموعە نووسەرەك مەجموعە ئەدیبەك مەجموعە ڕۆژنامە نووسەك ڕۆناک بیرەکان لۆم غڕکەنەوە چایەکیان لەگەن دەخۆم هەمیانی غڕ کردەوە گوتی کاکە ئەمن مشکلەکەیە ئەوە ئیدەبابە و مەدەبابەی نییە حار و مەسەلەمانەوەیە یەک لە ئەوجە چێک داوت کردم مستەفا ئەمین ئەو کاتی ڕئیسی معارەزەی هەموو مصر بوو بەڵام ئەوە لە وەتەنە ئەوە لە وڵاتە دەیانەوێ لە نەخشەکەی بەشدار بلۆوێ ئەو ملەتەی ئەو کۆمەلگەیە قوتار بکەن پێشنیار دەکەن دەرێ زۆر تەبیعیە ئەنگۆ هەوڵ بدەن 40 ساڵ فایلی 40 ساڵ لەمە و پێشی مخابرات سێچاردن کەمان بدەنێ دەیانخینین سیناریۆیان لۆ دروست دەکەین دەکەینە تەمسیلی دەکەینە فلیم و دەکەینە ئەوەی ئەوە بوو ڕەفەت الهەجان ئەگە بەبیرت بێ جمعە عندما تسقط الطائرة في السماء يتر مجموعة فليمك وتمثيليك لن ناوروككي لناو دوسيكاني أو يقول رفعت الهزان نقبوا خوشويستي مصري كان بوا خوشويستي إيمو عالميش تغييري كرت نمونا چي ديش اللو دينم لساري حفتا حتى حفتا وساري بداية بيش مرقة تازه هاد بخواري همو جنينين أبو يقلوانا برايمن دەچوونە داخوازی داشوشەش پەیدا ببوو داشوشە هەر ژمارەك چیژیا باید دەچوون داوای داشوشەیان دەکرد بڕنۆی داشوشە خەبەر لۆ نەگەیشتە جەنابی بارزانی باشەوە ئەوە دیفاعی پێ لە ملەتی خۆی بکە یان بچی بدات لۆیە قەرارەچی دەنێ عینی یەک کەس بوو قەرارەچی دەرینە نابی کەس داوای مارەیی بکە بڕنۆی درێژ و تهدیدی کرد لە 100 دیناری زیاتر نییە برای من نەک هەر بڕنۆ دەماچێت سەتاریان لێویست ڕاست هەموو ئیشەکە جێبەجێ بوو دەبیست دەسەڵات دەبی برا گەورە لە سەرەوە تەمەشا بکە کۆمەلگا بە چ دۆخەکی دادەڕوە ئەوە ئەنوەر سادات حەلی ئەوەی کرد لە بۆ نمونە حوسنی مبارەک خەبەری دەدەنێ دەرێ فەریدە شەوقی نەخۆشە تەلەفۆنی لۆ دەکا ئەو جاینێ بە مەلیک شاشە مەشهور بوو دەرێ مەلیک شاشە جێم لێ بووە تو نەخۆشی کوو بە من نارێ ئەتو سەروەتی خۆت نییە تو سەروەتی دەوڵەتی مەی ئەتو دەبی لەسەر حیسابی دەوڵەت بچی سەر بکە باشە ئەمە چ بکەم ئەوی دی چ بکە نووسەر تەبەقەی مەش دەست و پێسپی ئیشکردنمان نییە عالەمیش بە مەعاشەکی دەبڕ نابی ئەو شەقا
ئەو مەسافە لە مابینی سەرێ و لە مابینی قوپارێ دروست بووە لە ئێستا عالەمە ئەوروپای پێخۆشە چکە تەبقاتی ناوە وەسەط و خوارێ و ئەوەی هەیە لەوێ هەموو کەسێک دەژی لەوێ منەزەمەک هەیە لە هۆڵندی چکە من لەوێ بووم پێی دەرێن زۆندەرداک کەس نییە لە هۆڵندەی کە شەوێ نووست سەربان لە بن سەربانی نەوی یعنی سەربانێک بدێتە سەری لە بن سەربانەچی دەنوی کوانی ئەو کۆمەڵ ناسیانەی ما چێ دەتخینتەوە خۆی دەبە عێراق عەلیوەردێکی هەبوو سەدام حوسێن کاتی خۆی بەجێ نەکرد پێش ڕووخانی ئیعترافاتی هەیە کە دەرێ عەلیوەردی ڕاست بوو ئەمن ڕاست نەبوو ئێستاش زانایانی کۆمەڵناسی کوردەواری پێویستە دیڕاستەی ئەوەی بکات چکە لێکترازانێک شرخەک لە کۆمەلگەی کوردەواری دروست بووە ئیلا ماشەڵڵا فەرق لە مابینێ وەکو ئاسمان و ڕێسمانیە پێڕانەگەین کاک خۆ عەبدوڵڵا پەشێو درۆی نەکردیە دەرێ لەسەر کلچی کورت و لەسەر درێژی و کورتی کلچی کەرێ ئەمە شەڕێ دەکەین زۆر سوپاس لەو جەنابەت مامۆستا ئاساد عەدۆ هیلاکمان کردی کاتمان گرتی عزیز زۆر سوپاس دەکەین معلومات و دانیشتن لەگەڵ جەنابەت هەم خۆشە هەم ئیستیفادەی هەیە هیوادارین تەمەند درێژبی زۆر سوپاس دەکەین ئومێدەوارم وەزعمان بەرەو باشتر بچی ئینشاءڵڵا زۆر سوپاس بۆ ئێوەش بینەرانی خۆشەویست تا بۆ گاستێکی دیکە و بابەتێکی دیکە کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان